ڕووداوەکە ڕوویداوە تەنکەرێک لێرە وەرگەڕاوە من تەلەفۆنم بۆ کرا و لێرە ئامادەبووم بۆی بتوانین کێشەکان چارەسەر بکەین بۆی ڕێگاکە بکەینەوە ئەوش چاوەڕێمانە ئێمە ئالیاتمان ئاگدار کردو بە هۆبەی ئالیاتی شارەوانی ئاگدار کراونەتەوە شوفێرەکان بچنە سەر ئالیاتەکان خۆیان بگنە ئێرە بە شۆفەڵ و بە گەڵابە وابێ بتوانین خۆڵ بگوازینەوە تاوەکو چارەسەری بکەین و ئەم مادەخامە ئەم نەوتەڕەشی کە لەسەر شەقامەکەیە کۆنتترۆلی بکەینەوە هەڵبگیرێ ئەوش تەنها چارەسەر ئەوەیە خۆڵ بکرێ بەسەریا و دواتر هەڵبگیرێ ئاگادار نیم ئەوەی ڕاستی بێ نازانم ڕەنگە برادرانی هاتوچۆ زیانیاری زیاتریان نەهەبێت لەو بارەیەوە ئەوە اعتیبار دەکاتە سەر ئەو ئالیاتانەی کە ئێمە بتوانین ژمارەی چەندێ زیاد بێ ئەوە نەکاتەکە کەمتر پێویست ئەکا بۆی بتوانین ڕێگاکە بکەینەوە کە ئەویشی دانی تەسیر ئەکا کاتەکەی دوای دەوامە هەموو چوونەتەوە ئەبێ سەیەک تەلەفۆن بۆ شۆفێرانە بکرێت بۆی بێن بۆ گەراج و ئالیاتەکانیان دەربکەن هەوڵ ئەدەین ئێمە لە کورتترین کاتە چارەسەری بکەین.